بۆیە خوای پەروەردگاریش لەم ئاەتە ئاڕاستی عەقڵی مسلمانەکە کە عەقڵت بوا بەکار نەهێنی لە شتێکە مێشکت زۆر جەنجاڵ بووە لە شتێکە فلیمت دەرکردووە ڕابردوویەکە و ڕۆی زۆر جار منیش و ئێوەش وامان لێ هاتووە حتمما شتێکی ڕابردوت بیرەکەوێتە ئاگەر وام نەکردایە ئەیتر ئەمە بێ بە سەرەتای فلیمێ یا مسەلسەلەیەکی سی حەلقەی هەر ڕێیتەوە بەسەریا وەڵی الله هێگەر ئەو کاتەوام نەکردایە ئەو پارێم بەوە سەرف نەکردایە بەو کۆڵانیان نەڕۆشتمایە فڵان کەسم نەبینایە بچوومە بۆ دیدەنی فڵان ئەمە سەرەتاکانە تەقەڵی یەکەمە ئیتر ئەی چنی بە دوایە ئەڕوا وەختە گەزانی نەخەوت لێکەوت نەئیشێکت تیا ئەنجامدا وەختت ڕۆی عەقڵت ماندوو بوو ئەم هەموو شتە تەبع بێتەوە لەسەر زاکرت بە بەلاش ئاخری فلیمەکەش پەردە دادرای و کۆتایی پیادی چن نەکرد جا خاستن بە ئەو کەسانەی کە خەویان لێ ناکەوێت من وەسێتم بۆ هەموو ئەو خوشک و برا بەڕێزانم ئەوەیە کتێب بگرە بەدەستەوە بۆی بیخوێنیتەوە من بۆ خۆم ساڵەهای ساڵە لە عومرم هەر ئاوا بووم کتێبێکە خوێنم 5 دقه ئیسفادە لە 5 دقه کەژەکەم چاوم قورسە بێ پێڵووی چاوم قورسە بێ ئەخەوم لە جیاتیەوەم فلیمە دەرکەم من ئەگەر بزانم چارەکی خەوم لێ ناکەوەیە هەڵەستمەوە بۆ لەو سبەینە دادگام هەیە لە زیندانم کێشەیەکم بەسەرات و هەڕەشەیەکە هیچ نایڵم لەوە زیاتر توول بشێشە چارەکێک هەڵەستمەوە کەمە کتێب خوێندنەوە ئیسفادە لە وەختەکەم دوایی تەعویزی ئەو لە 24 ساعاتەکەشا پێویستە 7 ساعات زیاتر بخەوم یا 7 ساعات على الأقل بخەوم یا لە 6 و نیو بەدووە لەوە کەمتریش بەبێت تەعویزی بدەمەوە لە ڕۆژەکە ژنە ئیشی شەوەکی ترم بۆ ناکرێتەوە دوایی ئەنجام کارەکانی ترم لە سبەینیا بۆ ناکرێت بۆیە گەر ئاوە محەدەدت کرد لەو کاتێ بەم شێوەیە ڕەفتارەکەیت ئیتر عەقڵی خۆمان مەشغوڵ ناکەین کاتی خۆشمان لە دەست نادەین بەوەی شتێکی ڕابردوو زۆر قسەمان لەسەر کردو جاوە دواییش دێ کە خوای گەورە ئاڕاستەشمانەکە کە فەرمێ هی داهاتوش ئەگەر پلان نەبێ بیری لێ مەکەرەوە فلیمەکە دیسان دەرمەکەرەوە بە جێتی تریە